جیاواز لەم بابەتانی کە سەرنجی ئەومان لەسەری کۆ کردوتەوە دێمە سەر بابەتێکی هەستیار بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە کاویش پابەندبوونی شۆفێرانە بە هێما و ئاماژەکانی هاتوچۆ لە شەقام و شوێنە گشتەکان. جا دانانی هێماکان کاری بەڕێوەبەراتی ئەندازەیی هاتوچۆیە لە شارەکان و ئامانجلێشی کەمکردنەوەی بێگومان سەرپێچیەکانە وە ڕووداوەکانی هاتوچۆ. بەهۆی پێشکەوتنەکان لە بواری ترافیک و گۆڕانکاری لە سیستەمی هاتوچۆی هەرێمی کوردستانیش لەگەڵ ئەو گۆڕانکاریانە ڕۆژانە دیزاین و هەروەها پردی پەڕینەوە و هێمای جیاوازە بینین کا لەسەر شەقامەکاندا ئەنرێت. من ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم ئەندازیار هەرێم ئیسماعیل بەڕێوەبەری ئەندازەی هاتوچۆی سلێمانی لەسەری قساکەم کە سەبارەت بە ئەو هێمایانە گرنگی ئەو هێمایانە تا چەند کاریگەریان هەیە کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکەنەوە پرسیاریان لێ یەکەم. بەخێر هاتیت سپاس دەکەین کە لەگەڵمانیت بەیانێکی باشت بۆ ئەخوازم. جا بالەوە دەست پێ بکەین تا چەندە گرنگە و لەگەڵ ئەویش کە باسمان کرد گۆڕانکاری نوێ هاتووە ئەم گۆڕانکاری نوێیانە تا چەند ئاسانکاری بۆ شۆفێرانەکە تا چەندیش دووریانەکاتەوە لە ڕووداوەکانی هاتوچۆ. زۆر سپاس بەیانی جەنابتان و بینەرانتان باش. بەنسبەت کارەکانی ئەندازەی هاتوچۆی شارەکان و بەتایبەتتر سلێمانی کارەکانی ئێمە لە بواری سەلامەتی شۆفێران و بەکارهێنانی شەقامەکان خۆی بینێتەوانێت لەسەر ڕێگاکان و شەقامەکانی ناوشاری سلێمانی و دەوروبەری سلێمانی کە ئەم کاری دابینکردنی سەلامەتیە خۆی دەبینێتەوە لە دانانی هێماکانی هاتوچۆ لە هێڵکاریکردنی شەقامەکان لە ڕێنوێنیکردنی شۆفێران و گەشتیاران کە داخلی شارەکان و قەزا و ناحیەکانە بن و لە دانانی کامێرەکانی تیژڕەوی لە ڕێخستنی گۆڕەپانەکان و دانانی ترافیک لایت بۆ گۆڕەپانەکان بە هەماهەنگی ئەم کارانە بە هەماهەنگی لەگەڵ ئەفسەران و کارمەندانی سەربازی کە ئەمانیش کارێکی گرنگ و لە پێشینەیان هەیە بۆ ڕێنوێنیکردنی بەکارهێنانی شەقامەکان ئەمە بە گشتی کارەکانی ئەندازەی هاتوچۆیە ناو ئەندازەی هاتوچۆی سلێمانی. بەڵێ وەک دەزانین سلێمانی کەمێک ئەتوانین بڵێن شەقامەکانی بەرتەسکن ئەو هێما ئەندازەیانە کە دانراون تا چەند ئەتوانیوێتی لە سلێمانی کێشەی هاتوچۆ کەم بکات و ئاسانکاری بکات. وەکو باسم کرد کاری هاتوچۆ لە دوای دروستکردنی شەقام و ڕێگەوبانەکانەوە دێت. دابینکردنی سەلامەتی و ڕێنوێنیکردنی شۆفێران لە مەترسیەکانی ڕێگەوبانەکان و یاخود ئەو خەتەریاتی کە هێتە پێش شۆفێریکردن بەدانانی هێماکانی هاتوچۆ دانانی گادرێڵ لە بینی شەقامەکان و قەراغی شەقامەکان ئەما بۆ خۆی گرنگێکی زۆری هەیە لە ڕووی ستاندەری جیهانیەوانێ بۆ شۆفێران و بەکارهێنەرانی شەقامەکان چکە وەکو جەنابتان دەزانن شۆفێرێکە لەسەر شەقامێک لێخوڕین دەکات دەبێت بزانێت خێرایم شەقامە چەنە بۆ چەند دیزاین کراوە بۆی تووشی لەدەست دەرچوون و وەرگەڕان و پێکدادان نەبێت و هەروەها پێویستە ڕێنمایی بکرێت بۆ بوونی قەراغی شەقام و دیاریکردنی ڕێڕێوی شەقامەکەی ئەمانە هەمووی بۆ خۆی گرنگی و پێداویستی شەقامەکان بۆ لێخوڕین و بۆ کەمکردنەوەی مەترسیەکان ڕاستە ئێمە لە شەقامەکان و ڕێگاکانی ناوشاری سلێمانی بۆ خۆمان گرفتمان هەیە لاوەی کە شەقامەکان نەکراون بە دوو ساید و دوو ئاراستە و کۆمەڵێک گرفتی تر لە یوتێرنەکانە بەڵام ئەوەندەی کە هاتوچۆکان و وەزارەتی ناوخۆ لە ڕێ هاتوچۆی سلێمانیەوە پێی کرابێت و درچی پێکردبێت بۆ دانانی ترافیک لایت بۆ گۆڕەپانەکان یاخود ترافیک لایەتی پەڕینەوە بۆ پیادەکان دروستکردنی پردی پەڕینەوە هەرچەندێک لە شێوازی کارکردنی هاتوچۆکانانە دروستکردنی پردی پەڕینەوە مانگرتوۆتە ئەستۆ دانانی کامێرەکانی تیژڕەوی مانگرتوۆتە ئەستۆ و هەروەها دانانی گادرێڵ لە ناوەندی شەقامەکانە بۆ کەمکردنەوەی پەڕینەوەی ئۆتۆمبیل لە سایدێکەوە بۆ سایدێکی تر ئەمانە هەمووی دەچێتە چوارچێوەی کارەکانی ئەندازەی هاتوچۆوە و بۆ خۆیان گرنگیان زۆر زۆرە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بە نمونە ئێمە ڕێگای دوکان سلێمانیمان هەیە کە
لە ساڵانی پێشووە شەقامێکی ڕێگایەکی دوو ئاراستەی بێکێشەیە، بەڵام وەکو دەزانن وەکو ئامارەکان هەیە پەڕینەوەیەکی زۆر لە ئۆتۆمبیل هەبوو لە سایدێکەوە بۆ سایدێکی تر کە هیچ پەیوەندی بە خراپی ڕێگاکەوە نەبوو، بۆیە هاتوچۆ هەستا بە دانانی هێماکانی ئەم شەقامە و هەروەها هێڵکاریکردنی و هەروەها دانانی گادرێڵ لە ئێستاە دەتوانین بڵین بە ڕێژێکی زۆر زۆر پەڕینەوەی ئۆتۆمبیل کەمی کردووە و گرفتی هاتوچۆ ڕووداوی هاتوچۆ لەم شەقامەدا لە نێوان دوو ئاڕاستی جیاوازە نەماوە. باشە کاگەریم تا چەندە گرنگە کە ئەندازەی هاتوچۆ ئەو شوێنانە دیاری بکات بۆ شۆفێران کە ئەمە خوێنجنگای لێیە خوێنجنگایەکی سەرەتاییەکانە بنەڕەتیە یاخود ئەگەر هەر قۆناغێکی دیکەی خوێندن بێت یان ئێرە نەخۆشخانەیەکی لێیە ڕەنگە لە کاتێکی زۆر لە پڕە ئەمبولانسێک خۆی بک بە ناو نەخۆشخانەکە و نەخۆشێکی پێوە بەڵام شۆفێر نەزانێ ئەوێ نەخۆشخانەی لێ تا چەندە گرنگە لەو شوێنانە هێما دابنرێت کە خەڵکی بزانن ئەمانە شوێنگەلێکن کە پێویستە زۆر وریابن لە کاتی شۆفێریکردن لەو ناوچەیە. زۆر ڕاستە وەکو جەنابەت باست کرد بۆ خۆی هێماکانی هاتوچۆ چەند جۆرێکن. هێمامان هەیە هێمای ئاگادارکردنەوەیە وریاکردنەوەی شۆفێرانە، هێمامان هەیە هێمای قەدەغەکردن و مەترسیە، هێمامانەیە هێمای پێدانی زانیاری و ڕێنیشانکردنی شۆفێرانە بۆ ئەو ناوچانەی کە ناوچەی خوێندنگە و باخچەی ساوایان و ناوچە خزمەت گوزاریەکانن، بەڵێ لەم شوێنانە ئێمە چەند جۆرێک هێمامان هەیە و بەردەوامی لە کارکردن تیانە هێمای پێدانی زانیاری بە شۆفێران کە لەم شوێنەیە خوێندنگە هەیە یاخود پەڕینەوەی منداڵ هەیە و هەروەها دیاریکردنی بەرزترین خێرایی کە لە نزیک شوێنی شتەجێبوونەکان و خوێندنگەکان کە بەرزی خێرایی لەم شوێنەیە ڕێگە پێدراو 30 کیلۆمەترە. ئەمانە هەمووی بۆ خۆی دەچنە چوارچێوەی ئەو هێمایانەی کە لە نزیکەم شوێنانە دادەنرێت، زانیاری لەلایەک و پێدانی ئاگادارکردنەوە لەلایەکی تر و قەدەغەکردن لەلایەکی تر و هەروەها بە هێڵکاریکردن لەسەر شەقامەکان بۆ منداڵانی قوتابخانە و باخچە ساوایانەکان کە هێڵکاریمان بۆ کردوون و بەردەوامبی لە هێڵکاریکردنیان بۆ پەڕینەوەیان و لە چەند شوێنێکا لە بەرەوەی گرفتی نەوەستانی ئۆتۆمبیل و قەرباڵغی یاخود لۆدێکی زۆر لەسەر شەقامەکە هەیە، دروستکردنی لەمپەری دەستکرد بە پلاستیک و یاخود بە قیر، ئەمانەش بۆ خۆی دانراوە لەم شوێنانەیە بۆی کە ئاسانکاری بێت بۆ خوێندکارەکان و هەروەها ڕێنمایی تەواو بە شۆفێرەکان بۆی لەم شوێنانەیە خاوکردنەوە دروست بێت. زۆر باشە کاک هێرێم ئێستا باسی قوتابخانەکانمان کرد، دیارە لە ناو پرۆسەی خوێندنیش ئێستا بە شێوەی فێرکاری هێماکانی شۆفێری و هێماکانی ڕێگاوبان بە قوتابیان فێر ئەکرێت. جگەلەوە ئێوە وەکو هەڵمەتی هۆشیارکردنەوە هەڵمەتی زانین بۆ ئەو جۆرە هێمایانە تا چەندە ئەندازەی هاتوچۆی لە سلێمانی کاری بۆەوە کردو کە لە قوتابخانەکان هەڵمەتتان هەبێت یاخود لە شوێنە گشتیەکان هەڵمەتتان هەبێت هەڵمەتی هۆشیارکردنەوە؟ زۆر زۆر ڕاستە ئێمە پێویستە لە پەروەردەوە دەست بکەین بە هۆشیارکردنەوەی خەڵک، بەڵێ ئەم پرۆسەی دەستی پێکردووە بەردەوامە، بەڵام بە هۆی بوونی کۆرۆنا و ئەو ڕێکارانە ئەم پرۆسەیە کەمێک خاو بوو و ئیجراعاتەکە بە شێوەیەتر گۆڕا. ئێمە لە ساڵانی پێشووە لە 2 ساڵی پێشووە زۆربەی زۆری باخچەکانی ساوایان خوێندنگاکان سەردانی هاتوچۆی سلێمانیان کردووە بە مەیدانی هاتوونەتە بەشی ڕاگەاندنی هاتوچۆ، لەوێ ئاشناکراون بە جۆرەکانی هێماکانی هاتوچۆ پێداویستیەکانی هاتوچۆ لەسەر شەقامەکان. ئەمە دوو گرنگی هەیە، گرنگیشان بۆ ئێستەیان بۆی کە چۆن ڕێنمایی بکرێن سەلامەت بن لەسەر ڕێگاوبانەکان و گرنگێکی داهاتووی هەیە کە ئەمانە لە نەتیجەیە لە کە 18 ساڵ تەواو دەکەن دەبن بە خاوەنی مۆڵەتی شۆفێری. ئەمە بۆ خۆی کارکردنێکی دوورمەودا و نزیکمەودایە و ئەمە لەلایەن ڕاگەیاندنی هاتوچۆی پارێزگای سلێمانی ئەم کارە بەوان سپێرراوە. ئێمە سەر ڕای ئەوەش وەکو تیمەکانی ئەندازەی هاتوچۆ چەند جارێک لە باخچەی ساوایان و خوێندنگەکانی ناوشاری سلێمانی داوامان لێکراوە، تیمەکانمان هەستاون بە سەردانکردنی مەیدانی و پێداویستەکانیان لەگەڵ خۆیان بردووە بە ناو خوێندنگەکە مەیدانیەن
خوێنکارەکانیان ئاشنا کردووە بە هێماکانی هاتچۆ کە لە بەردەست تیمەکانی ئێمەیا بوون. باشە کاک هەرێم بەو پێی کە کوردستان ناوچەی گەشتیاری زۆر لێیەوە ئێمە ئاژەڵی کێویشمان هەیە تا چەندە ئەندازەی هاتوچۆ یاخود بەڕێبەراتی ئەندازەی هاتوچۆ توانێتی کار بکات بۆ ئەو ناوچانەی کە ناوچەی گەشتیارین لەوێ نیشانی ئەوە بدات کە ئەم ناوچەیە ئاژەڵی کێوی لێیە ڕاوکردن قەدەغەیە یاخود بە خەڵک بڵێت لێرە ئۆتۆمبیلەکەت بە خاوی لێ بخڕە ڕەنگە ئاژەڵی لێ بێت بۆی کە گیاندارەکان زیانیان بەرنەکەوێت. سەبارەت بە ناوچە گەشتیارەکان ئێمە دوو جۆر کارکردنمان هەیە لەم ناوچانە. جۆرێکیانەوەیە کە ڕێنمایی بین بە هاوڵاتیان کە ئەم شوێنە گەشتیاریە لەکوێدایە و دووریەکەی چەندە. ئەمە بە خۆشحاڵیەوە لەگەڵ بە ڕێوراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئێمە لە ساڵانی پێشووە پرۆژەیەکمان هەبوو کە دانانی هێمای تەواو بۆ ناوچە گەشتیارەکان کە بودجەکەی لەلایەن بەڕێزیانەوە دابین کرابوو. ئێمە وەکو ئەندازەی هاچۆ ڕێنمایی تەواوماندانێ لەم شوێنانەیە هێمای تەواودانراوە بەپێ ئەو پلانەی کە لە بەردەست بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزارە هەبوو. سەبارەت بە بوونی مەترسیەکان لەسەر شەقامەکان ئەمەیان وەکو باسم کرد ئەندازەی هاتوچۆ بۆ خۆی لە ساڵانی ڕابردووە لە ساڵی 2016 بەرەو سەر نزیکەی 30,000 هێمای هاتوچۆی لە ڕێگاوبانەکانی ناوشار و دەرەوەی شارداناوە کە لەم هێمایانەیە بوونی مەترسی ئاژەڵ لەسەر شەقامەکان یەکێکە لە هێماکان یاخود بوونی مەترسی خلیسکان و کەوتنە خوارەوەی زیقەمەکە بۆ گەشتیاران گرنگە و هەروەها لە ناوشاری سلێمانی پرۆژەیەکمان هەبووە کە هێمای ڕەنیشاندەرە هێما گەورەکانە ئەمەش بۆ گەشتیاران سوود و گرنگی خۆی هەیە شوێنە گەشتیارەکانی تیا دیاری کراوە لە ناوشاری سلێمانی و ئەمەش بۆ خۆی سوودێکی ترا بە لایانی گەشتیاری لە ناو شاری سلێمانی. بەڵێ زۆر سپاس دەکەین ئەندازیار هەرێم ئیسماعیل بەڕێوەبەری ئەندازەی هاتوچۆی سلێمانی لەگەڵمان بوویت. سپاس.